بەبێ سفرێک ژیری هەفتانە نازانی هەواڵی ڤیدیۆ گەیم چییە. گرنگترین ئەو یارانە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە بریتین لە یاری ئیڤل جینیەس بڕیارە لەم هەفتەیە لەسەر ئەکسبۆکس وەروە پلەیستیشن بەردەست بی وەرەسە گەیم پاس بڵاو دەکرێتەوە بۆ کەسانێک کە حەز دەکەن ئەو یاری تاقیکەنەوە. بگمان باشترین ڕێگاوەیە کە لەسەر گەیم پاس تاقیکەوە لەبەرەوەی پارەی پێ نادەی. ئیڤل جینیەس یارێکی استراتیژیە سایفایە. تۆ کار ڕێخستن بۆ ڕێکخراوێکی خراپەکار دەکەیت تۆ وەکو خراپەکارە گاریەکە دەکەی و کاری تۆ داگیرکردنی هەموو جیهانە و تقریبا نتوانین بڵێن لەناوبردنی هەموو شتەکە لەناو ئەو کەونەی هەیە. وەکو فیلمی دیسپیکەبڵ نییە بەڵام وەکو گرووی نەک وەکو مینیەنەکان تقریبا توکەت و گروی لەو یاریەی وەکو گروە تقریبا وەکو گروە دەتوانین بڵێن ئەو یاریە وەکو دیسپیکەبڵ می وەکو گروی یاری دەکەێت. یاریی خۆش دیارە بەڵام لەسەر ستیمی بە شێوەیەکی میکس ڕیڤیو لە بۆ کرایە و خاوەنی 347 very positive ریڤیوە و میکستی هەیە میکست واتە باش و خراپ 7570 کەس میکس بووە بۆیە وایە باشە تەنیا لەسەر گەیم پاسی لە بەخۆتان تاقیکەنە پێویست ناکە پارەی پێ بدەن. وەرزی شەشەم یاری فۆڵ گایز بڕیار لە کۆتایی ئەو مانگە بەردەستبی وە چ شتێکی نوێ لە خۆ دەگری لە هەمووشان گرنگتر کڕۆس پلاتفۆرمە. بڕیارە لە 30 نۆڤێمبەر وەرزی شەشەم یاری فۆڵ گایز بڵاو بکرێتەوە. کڕۆس پرۆگرێشنی لە خۆ دەگری واتە کڕۆس پلاتفۆرم واتە لە هەر پلاتفۆرمێک یاریەکە بکە دەتوانانی ئەشیاکانی خۆت بگوازیەوە لە بۆ پلاتفۆرمەکەی دیکە بۆ بنە لە مەسەڵەن لە پلەیستیشن لە بۆ ئەپێک گەیمسی ئەو هەلو بابەتی لە پلەیستیشن لە بۆ یاخود لە کۆنسۆلی لە بۆ PC وەروەها چەند فیلمێکی نوێ لە خۆ دەگریتن و چەند ریواردی نوێ لە خۆ دەگری. تریلر سنجاشیان بڵاو کردو کە تریلر سینەماتیکیە هەندێک جلوبەرگ و دەتوانین بڵێن هەندێک یاری نوێ لە خۆ دەگری ناو فۆڵ گایسی کە یەکزار دڵخۆشم بە و ئەپدەیتە نوێیانە کە بە خۆڕەیە لە بۆ هەموو گەیمەران ئۆڵ گایز کلیتە نەکردیان لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن. باشترین یاری مێژوو لە جیهاندا تاوەکو ئێستا دروست کرابی یاری مارڤڵز ئەڤێنجەرزە و لە هەفتەی یاریەکە زۆر خۆشتر دەبی بە هاتنی سپایدەرمانی بەڵام تەنیا لە بۆ جەماعەتی پلەیستیشنە وای لەم هەفتەیە کاراکتەری سپایدەرمان بە شێوەیەکی سەقەت و پەقەت لە بۆ یاری مارڤڵز ئەڤێنجەرز بڵاو دەکرێتەوە بۆی دەڵێم شێوەیەکی سەقەت و پەقەت لەبەرەوەی سپایدەرمان لەبەرەوەی مڵکی کۆمپانیای سۆنیە نایەوێت لەسەر ئەکسبۆکسی بەردەست بی بۆیش وای لەو یاریە کردیە سپایدەرمان کە لە بۆ جەماعەتی ئەڤێنجەرز زیاد دەکرێت تەنیا لەسەر پلەیستیشن 4 و پلەیستیشن 5 بەردەست بێ واتە جەماعەتی ئەکسبۆکس و PC زۆر بەداخەوە ناتوانن بە سپایدەرمانی یاری بکەن کە شتێکی زۆر ناشیرنە زۆر ناڕێکە بەڵام بەداخەوە ئەوی جیهانەکە و هەیە سۆنی کەمان سۆنیان دەشتی قۆڕ هەدەکات دەبیستە چی بکە ناخشیان نیە لاندەکشتی بەڵام شتانە بێمانەیە بەڕاستی هەرچەندە زۆربەی خەڵک لە کۆمنتی نووسیتیان دەڵێن یاری مارڤڵز ئەڤێنجەرز لە دوای چیرۆکەکەی کە دەڵێن چیرۆکی ئۆکێ باشە بەڵام لە پاش چیرۆکەی تاوەکوێستە یاریێکی زۆر خراپە واتە ئێند گەیمەکەی زۆر خراپە هاتنی سپایدەرمان هیچ شتێک لە یاریەکەی ناگۆڕی تەنانەت دەڵێن ئەو یاری لەلایەن ئینسۆمنیاچی دروست کرابە وەکو سپایدەرمانی پلەیستیشن 4 وەکو مایلز مۆراڵسی وەکو وۆڵڤەڕینیکەوە دروست دەکرێت زۆر نایابتر دەبوو تەنانەت جوڵەی ئەو ئەنیمەیشنی کە بڵاو کرایەوە لە تریلەرەکەی جوڵەی ئەنیمەیشنی سپایدەرمانەکەی تۆزە خاوە و هەندێک کۆمیدیاشان تێکردێت چکە سپایدەرمان واتە قسەی کۆمیدی بەڵام دەبی تاقیکەم هەرچەندە من ناتوانم یاریەکە بکەم لەبەرەوەی من مارڤڵز ئەڤێنجەرز لەسەر ئەکسبۆکسی هەیە لەسەر پلەیستیشن نیمە واتە خۆش ناتوانم بیکەم لەسەر پلەیستیشنی بەرەوەی یاریەکەم لەسەر پلەیستیشنی نییە تەنیا لە ڕێگەی ئەکسبۆکس هەمە دەیکڕی ناکڕی کردی لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن. ڤێرژەشی نوێ لە بۆ یەکێ لە یاری هەر خۆشەکانی ئەو ساڵم بڵاو دەکرێتەوە ئەویش ڤێژنی ئینهانس ئیدیشنە لە بۆ یاری Oddworld Soulstorm. Oddworld Soulstorm ڤێژنێکی نوێ لە بڵاو دەکرێتەوە بەناوی ئینهانس ئیدیشن کە سەرەتا پێم وابوو ئەوە ڤێژنی یاریەکەی دەکاتە Xbox Series X PlayStation 5 مثلا ئینهانس بۆ مانایی دێ بەڵام کاتە کە دیسکریپشنی یاریەکەم لەسەر ماڵپەڕی مایکرۆسۆفت خوێندەوە دەڵێن نەخێر ئینهانس ئیدیشنەکە لە بۆ ڕاستە لە بۆ Series X و PlayStation 5 بڵاو دەکرێتەوە بەڵام مەبەستەکە لەوەیە کواڵیتی بەرز دەکرێتەوە بەڵکو لەوەی هەندێک کۆنتنتی نوێ زیاد دەکات مەسەلەن هەندێک مشنی نوێ ئەرچی لابەلاواتە ساید مشنی زیاد دەکات لە بۆ جیهانەکەی و تۆزێک دەستکاری quality of life دەکەن quality of life improvement of life شتە چیر و بابەتانێواتە بەگشتی و ڤێژنی یاریەکەی باشتر جوانتر دەکەن گڵیی وشتی لا دەبن لەبەرەوەی قسەی دەکەن بری کاتی خۆی کاتێککە یاریەکە بڵاو کرێەوە ئەو ساڵ لەسەر PlayStation 5 من یاریەکەم بە خۆڕایی وەرگرت لە ڕێگەی PlayStation Plus کوالتەکەی PlayStation 5 ینی 4K 60 فریم بە ڕێی تریسینگەوە هەندێک دیمەنیدا بڕێی تریسینگ بوو دیمەنە ڤیدیۆیەکانی وای پێم سەر وسێ ئینهانس ئیدیشن بەڵام بۆیە باسی دەکەن بەر یاریی زۆر سەرنجاش شت کا دەکەم تاقیکەنەوە لەبەرەوەی ئەگەر لە پلسی وەرد گرتیە یان لەسەر ئەکسبۆکسی بەرەن دەنگو هێ لەسەر گەیم پاسی بەردەستبی تکا دەکەم ئەگەر یاریەکەتان لە بە بەردەست خرا یان بیکڕن یان بیکەنە بەر یاریی زۆر خۆشە تقریبا هەر سێ بەشی
ئۆدوڵدی یەکجار خۆشە هەر لەو هەفتەیە یوتیوب چوە قۆناغەکی دیکە ئەویژەوەیە کە لە مێ باسی کۆنە بەرەوەی کواڵەتی فیلم و کواڵەتی ڤیدیۆ یوتیوبی زۆر لێک نزیک بیتەوە بە سوپاسەوە لە بۆ مستەر بیستی یەکێک لە گەورەترین یوتیوبەرەکانی جیهان مستەر بیست ڤیدیۆکی بڵاو کردەوە کە تێیدا ئاماژەبەوەی دەکە هەر کەسێک لە یاری سکوید گەیمەکەی مستەر بیستی براوە بی 468,000 دلاری وەردەگریواتە 46 دەفتەر دلاری دەباتەوە و مستر بیست و جەماعەتەکەی هەموو سکوید گەیمی هەیە دروستیان کردیتەوە و زۆر بە جوانی کاریان لە بۆ کردیەوە ستافەکی یەکدا پرۆفشنال کاری دەکرێت کە دەتوانین بڵێن کواڵەتی فیلم و کواڵەتی ڤیدیۆ یوتیوبی تقریبا لێک نزیک بوویتەوە ناڵێن ڤیدیۆ یوتیوبی بەکو فیلمیە بەقدر سکوید گەیم بەخواتە لە بەروی سیرۆکیان هەمووی فانی و قسەی خۆش و قۆڕە بەڵام مەبەستەکەی منەوەی بزانە دەگەینە داهاتوو ئینشاء الله ساڵی داهاتوو دەبی یوتیوبی کوردیش باشتر بی هێشتا باشتر بی برە دەبی باشتر بی ئۆکەی تێم دەگەنیان تێم ناڵێ ها لە کۆتاییدا ڕۆکستار داوای لێبوردنی کرد بەڵام داوای لێبوردنەکەەوە باپەتان برم ستەری ڕۆکستار لە بڵۆک پۆستێکی دەڵێن نۆتێک نامەیەکی بچووک لە ڕۆکستارەوە لە بۆ هەموو ئەو کەسانێکەوە یاری گراند تێفت ئاتۆ دە تریلۆجی دە دیفینیتیڤ ئەدیشنیان کڕیە دەڵێ ئەپدێتێکیان نوێیان بەردەست خستێکاندێک لە کێشەکانی عیلاج دەکات بە تایبەتی لەسەر نیتندۆ سویچیکەوە چیشیشی یەکجار گەورەی تێدا بوو یاریەکە بەڵام ڕۆکسار دەڵێ سەرەتا دەمانەوەی بۆ دەستێکینکەوە داوای لێبوردن لە هەر هەمووان دەکەین کە ئەو کێشانە لە ناو یاریەکە هەبوو دەڵێ بڵاوکردنەوەی ڤێژنی دیفینیتیڤ ئەدیشنەکە لە کواڵەتی و ستانداردی یاریەکانی ڕۆکستار و GTA نییە What the fuck does that mean? Okay, Rockstar ئەو معنای چیە قسەیە یعنی چ لە کواڵەتی و ستانداردین گۆنیە چێ بڵاوی کردەوە هەر بە خۆتان بڵاوتان کردەوە مەبەستەکە ڕۆکستاری ئەوەیە کە ئەو کاریان کردیە لە ستانداردی وان نییە بەڵام هەبڵاویان کردیتەوە لەبەرەوەی لەبەر چ لەبەرەوەی 6 دلارەکەیان لە منتو دەویست کە بەداخەوە 6 دلارم بۆ یاریدا ڕۆکستار داوای لێبوردن دەکات دەڵێ بە زووترین کات هەوڵ دەدەین چارەسەریکان چەندە ناڕاستێکیان کرد لێکوانە وتیان کەەوە لەو بڵۆک پۆستەکە هەفتەی ڕابردوو بڵاویان کردە وتیان خەریکی ئەوەینە کێشەی بارانبارینە ناوی هەر سێ یاری چارەسەر بکەین بەڵام چارەسەریان نەکرد وتیان لە هەفتەی چارەسەر دەکەن هەر چارەسەریان نەکردوە لاوانە درێژە بخایەنە بۆ چەند ڕۆژەکە لاندەک شوێن چارەسەریان کردیە بەڵام بەگشتی باران کاتەکە شەوە بارانێکی بە خوڕباری چاود عینز نبینی ئۆکەی کار دێمە ڕۆکستار وەروە ڕۆکستار دەڵێ بۆ گەیمەرانی PC ئەوانەی حەزیان لێیە هەر سێ یاری ڕابردووی GTA تاقیکردن دەڵێ هەر کەسێک دیفینیتیڤ ئەدیشنەکەی لەسەر لانچەر ڕۆکستاری کڕیبی ئەمە سێ ڤێژنی ڕابردووی کۆنی یاریەکە بە خۆڕای دەدەین ناو گەیمەرانە ئەنی یاریێک کۆنەکانی خۆیان هیناوە ناوستۆری چکە پێشتر هەڵسابوون GTA 3 و GTA Vice City GTA San Andreas کۆن لەسەر لانچەرەکەی خۆیان دیلێت کرد لەسەر زۆر شوێن لایەن بردووە تاوەکو گەیمەرانە دیفینیتیڤ ئەدیشنەکە بکڕن بە دیفینیشنە گرانترە ئەوان هەرزانتر بوون بەڵام ئێستا لەبەرەوەی کێشەی گەورەی تێدایە و یاریە و لەبەرەوەی ڕۆکستار هەر تەمەشاشیان نەکردو یەکسەر گوتیان با بڵاو بتەوە ئێستا پەشیمانبووینەوە دەڵێن ئەو کاکە فەرموو لە بە خۆتان بیکە ئەو یاری کۆنەکان ئەزام یاری کۆنەکان باشترە سەو بیکەن ئۆکەی بێنە سەر یاریەکانی پلیستیشن پلاس لە مانجی 12 تقریبا دەزانین لەبەرەوەی لیکرا دزەی پێکرا لە ئۆنلاین هۆکارەکە شتێککە لیکرا لەبەر وێنەیەک بڵاوکرێ وتیان یاریەکانی مانج 12 پلیستیشنی ئەو سیاری دەبن کە ماز مڕاست و GTA تێدا کە پشتیوە ڕوونادا بێگومان بۆش پێم وابێ سۆنی بانقەست ئەو خەبەری لیک کرد گوتی یاریەکانی مانج 12 بەو شێوازە دەبن هەرچەندە بە فەرمینیە تەنیا دزەی پێکرایە بەڵام تەقریبا زایم بڵێن فەرمیە لەبەرەوەی یاریەکان پێدەچی کە فەرمی بی گادفۆڵی تێدا لە بۆ پلیستیشن 5 و پلیستیشن 4 تقریبا نتوانین بڵێن لە بۆ پلیستیشن 5 دەبی تەنیا نەک لە بۆ پلیستیشن 4 بەڵام بزە نازانین گادفۆڵی تێدایە کە پێم وانییە باشترین یاریبی لە پلسی بەردەزی بەڵام لۆ پلسی باشە تەنیا لە بۆ خۆ لۆ پلسی باشە لەبەر چ لەبەرەوەی یەکەتیوشی من گادفۆڵی نەکردی تاوەکو ئێستا پارەشم پێ نەدایە من یاریەکە دەخەمە ناو لایبرەرێکی خۆم بەڵام هەرگیز ئینستۆڵی ناکەم مۆرتال شێڵ بە ڤێژنی پلیستیشن 4 لەسەر پلیستیشن 4 و 5 بەردەست دەبی لەگەڵ لێگۆ DC سوپر ڤیلنز کە دەڵێن یاریی زۆر خۆشە نازانم نەمکردیە سەو ئەو سیاریەمان هەیە لە مانجی 12 کە پێم وایە مانگە چی مام ناوەندە ناتوان بڵێم زۆر خراپە ناتوان بڵێم زۆر باشە مام ناوەندە ئۆکەی گەیم پاس باشتر بوو گەیم پاس لە مانجی 12 نازانم باشە باش نییە و یاریانە بەڵام مهم ئەوە مانجی 12 ئۆکەی بەدر تا بەدر نییە کەیف خۆت ئەستا بڕۆ دەردێ تاوەندێ ژیان بخۆیەوە هەیە ئەم شتێک بەدریمە نابێت گەیمەران دیسان تووڕەنا بەڵام تکا دەکەم گەیمەران یەکسبۆکسی کە تووڕە دەبن زۆر بۆکسی داوێن هاد بنەوە گەیمەرانە هەفتەی دووبارە لە یاری هێڵ و ئینفینیتی تووڕە بووینەوە بەهۆی ڤێژنی مەڵتیپلەیەرەکەی کە دەڵێن ئەو شۆپەی لە ناو یاریەکە هەیە پارەکانی خەیاڵیە بۆ نە هەندێک شتی تێدا هەندێک کۆنتێنت تێدایە بە 15 دلاری قایشی دەکڕی ئەو قایشێکە دەیبەستی لە کارکتەرەکەی خۆت تەنیا ڕەنجی قایشەکەی 15 دلاری کە جگەی پاکردنیە چێکم کردەوە ڕاست بوو بەڵام ستودیۆی 343 هەزان ئەو شتیان لادا و دەڵێن داوا لێبردن دەکەین دەزای نرخەکان گونجاون ئێستا هەڵ دەدەن چارەسەری بکەن بەڵام باتڵ پاسەکەی کە دایان نابوو
تاوكو سش تقريبا لو هيا او باتل باس اگر بيتو بيكري ياخذ يعني مثلا بيكي وانا بيكري بيكي ضلن تلو بين صارت ده بروي اون ده قرصه كردنا واشتا كان اكسبيتش اون زور ده شتي اون زور ده تلو بين صار عمري خود بسالو كي ان تايم باتل باس اكيد اوكي سو 343 دوباره ضل اوكي دالي بدنا كاين وشتا تانا بتسارسر ده كان ما بس تاكي جيمر اندير اوي كتورنا لياري هيلو انفينيتي مالتي بلاير اكيد ضلن راس ياري كان فري تو بلاي وقتها هم جيمر اكس بوكس يا بي سي ولا توين داونلود كبيكا والله ياريك فري بمعنى وين كشتكاني ناوي او شتاني كباري بيد زور جراملي يا باتل باس اكيد نا عدالت بيك وقت شي زوري بو ياخذ باري بزبري باري بيكي تو بيرس شتانا تسال بكري 343 تكا تشكل بري حظ كم هيلو انفينيت وبدي شي لجورتين ناوزتين ياريك يعني اوصل كلمات جوات تصير فشي برداز دبي ايلا انفينيت مالتي بلاير كريت نت كرديا لا كومنت بوتسني خوتان بنسن كزام زوبتانا تان كرديا یاری چی خوش که زمان تاروین دکین بالام لانه زمان نیکرین ایج یاری سیفو کتنیا لسا پلی استیشن و پی سی لانه بلا بکریتو لانه لمانجی دو سی سال دهاتو ت مانج دو هاتا پیش یاری کل لبرتا هاتا پیش یاری کل لبروی هاتا پیش لبر ایلدن رینجی یاری که کنچ نبلا دکریتو هشتی فبروری هشتی دو یاری سیفو بلا دکریتو ره یا چه لپروجیسر که یاری سیفو داله difficulty option لگال بلابونو یاری که بردز نبی کاتا که یاری که بردز دبی گیمر نتوانین difficulty قرص و آسان و زو قرص و اشتانه هلب جری ایزی و نورمال و هر نتوانی هلب جری تنیا یک difficulty هه و کارکش چیه که تنیا زاره بدايات او شتا دکن لبروی گیمر و کاراکتر گیری دکا و کسا کوا تاپ شاب شرفو بيا شر اشتانه ديزاين تمكاتن هر كاتك للشركان بمري ياخد بكوجي ياخد داون بكري تمانة جورة دبي يعني سيستمي جورة كردي تمن يعني هي والله هم جورة كردي تمن بمعنى خرابنا لو يعني بلقو كاتك تمن جورة دبي بيرتشينوه تابت مندينوه وردقري وقتا أول سيستمي يعني كي كدبي بمري داون بي وتمن جورة بي أول ستايل يعني كدبي تنسرتا كاتك بردز دبي ببي difficulty option دبي كبي ما اشتكي اوكي لهما كاش من حظكم دائما difficulty هبي لبرو كاسك وكم من مزاعل زور مني هم روجت 20 ساعات ياري بكم تنيا الشوانه تام 6 ساعات 4 ساعات ياري بكم و 6 ساعات اللي دمي 6 ساعات تصير قيمه من بيش نكتنيا بمرم نكتانا بيش سو سيفو تاروين difficulty ما كان كاتكلا هشتي دود بلا ذكرته هو كاركش تصير كتاريخ كان هنا بيش بريار بلا كوتاي مانجي دوبيا نا وراسي مانجي لبر إلدن رينجي بتوك براسي إلدن رينج أم مانجي دادا بوشي سيفيان هنا بيش لهشتي دو لسر بلاي ستيشن 4 و بلاي ستيشن 5 وروها بي سي بلاو ذكرته هرتسندا ياري باتل فيلد 2032 هرتسندا هم زار دلن باتل فيلد 2032 بلام بخوي باتل فيلد 2032 بلام حظك ما قصيب كم باتل فيلد 2032 تشي تكنيكي يكزار زورا بلام دايز دلين لقال هما تشي تكنيكي يعني كتوش ما بوا سباسي او جيمر عندك ان كدو زار بقد ياري باتل فيلد 5 ياري باتل فيلد 2032 استهنزام جماعه جيمراني باتل فيلد 2032 بالضبط نازانين چند بقشتي لسرهم كونسول بي سي ثانيا نازانين دو بقد ياري باتل فيلد 5 كباتل فيلد 5 كدرتسو جماعه جيمراني زور كم تربو لسا باتل فيلد 1 و باتل فيلد كاني ديكا بتابعتش باتل فيلد صار وسيك باشترين وقتی باتل فیلد ببینیم الان موجوده وکو جماعه گیمران بلام بقدر باتل فیلد پنج بخوی زور نبود بلام چه شکل لیره اوه یکی وچی خو موچه شیم لگا او رقمانه هک دایز باشتک و کارکی باید اگرن موکلا یاری باتل فیلد لسر گیم پاس اولتیمیتی 10 ساعت ها يعني كسك اي بلاي هبي 10 ساعات بخوراي وردقري دايز او رقمانش حساب كردي ياخذنا دايز ما بس تنيا وكساني باريم باتل فيلد ياخذ او كساني كتريالكش ترايل يد ساعات كش تاخيد كانوا ياخذنا لبرو زياتر لتسلوب نزيكي سيوبينز تاكو 3 مليون كاس جيم باسي هي ولا سيوبينز اوشتانش تقريبا لتوين بلين سطان نوت حفته لبو هاشتاي ultimately بكاردين وانا انا جماعه شي يقدر زوريش لو هم خلقي بلاك 100 مليون كاس هاتشيش یاری باتل فیلدی ترایل که هر داونلود کردی بخورای لوی 10 ساعت یاری که پیوندی باشته و هیا یاخودنا من نازانم عود قصید دایسه اگه یاری کی دکی تام تیج دیور دگریم پیرز بایل دکم اگه یاری کشد نکریه پی ما توزک تصاوری که بچه شکانی سر سر بکرین این زمینش دیکرم توش دیکری هم بکوا وکو big goddamn happy family بکوا دجین هر قصه کردن لسر EA كبداخل هوالاش زوزو ناخوش لبو من لبرد زمان ستار وارز نيما اي رازينا بولس الدروس كردني ياري ستار وارز باتل فرونت 3 كستار وارز باتل فرونت 2 تاكو سج ياري زوزو نابا بلان بدايات كبلاو كريا شي مونتايز كردني هبو بارا كردن بارا تساب كردني هبو كخرج نيد زاني كخرج دوا بارا شي قمار زور تداب كبلام اي او سيستم يتسار سركرت
بەڵام یاریی زۆ ناوازە و بەڕاستی لە بۆ جەماعەتی ستاوەرز و کەسانی حەزیان ستاوەرز یاری زۆر باش بوو هۆکاری ئەوەی کەوا EA دەڵێ ستاوەرز باتل فرۆنت 3یان کانسڵ کردی یاخود ئەو وتیان دروستی ناکەین بۆ ئەوی دەبتەوە دەڵێن ئەگە بێت و یاریەکە دروست بکەن پێویستە 120 زیاتر لە حەدی خۆی بفرۆشێت تاوەکو کۆستەکەی بینتەوە واتە ئەو پارەی لەو یاری سەرفی دەکەن بیهنەوە کە قسەی بێمەعنایە بە بڕای من لەلایەن EA قسەی دەکرێت لەبەروی EA جێلەوەی نییە یاری چەندی تێدا دەچی چەند مەسروفی تێدا دەکەن لەبەر کۆمپانیایکی زەبەلاهی هەیە کۆمپانیایەک نیە 1 میلیۆن دلار لە بەرچیبی بەس فیفا ئۆڵتیمەت تیم ساڵانە بەلایکمی 12 بۆ 13 ملیار دلار قازان زیری دەکەین ئەزم ڕقەمی ڕاستە یاخود سەر بەخۆم گویان نا بەڵام میهیم پاش زۆر قازان دەکەین کەمان باتل فرۆنت 3 دەمانەیە ئۆکەی یاری زۆر نازانە EA حەزم نییە زان جێ لەو ڤیدیۆ بژنای بەس بقەینە حەزم نییە ئایۆ ئینتراکتیڤ بە فەرمی ڕایگەیاندکەوە هیتمان 3 ئەپدەیتێکی نوێی لە بۆ بەردەست دەخرێت بە ناوی year 2 واتە ساڵی دووەم تێیدا چەند شتێکی نوێ زیاد دەکەن بۆ نمونە ڕێی ترێسینگ تەنیا لە بۆ PC بەداخەوە لەسەر کۆنسۆلی PlayStation 5 و Xbox Series ڕێی ترێسینگی بەردەست ناکەن تەنیا لە بۆ PC وارەوەها VR سەپۆرتیش بەردەست دەبێت و کەسانی کە VR یان هەیە لە چاوی خۆیان دەکەن توان یاری بە ئەو هیتمانەی بکەنکەوە زۆر لە خەڵکی نزیک بێت تۆ دەتوانی زیاتر لە خەڵکی نزیک بیەوە بەنەوەک نزیک بیەوە دەتوانانی شتی قۆڕژ لەوانەیە بتوانین بکەین هیتمان 3 بە بڕای من یەکێکە لە نایابترین یاریەکانی هیتمان من لە ژیاندا کردومە و کاتێکە لە سەرەتای ئەو ساڵش بڵاو کرێەوە ڕیڤیش نەبووی کردوتم یەکێک دەبی لە یاری هەر نازدارەکان تکای تاقیکەن وەزان زۆبەتەن تاقیتان نەکردەوە بەڵام یەکێکە لە یاری هەر نازدارەکان میشن دیزاینەکانی ئەرکەکان وارووا گرافیکی یاریەکە و ساوند تراک ساوند میوزیک هەموو شتێکی زۆر نایابە کارکتری هیتمانیش پێم وایە ئایجن 47 لێرە لە باشترین جوانترین ئاستی خۆتی لە کۆتاییدا یاری 12 منت 12 خولەک کە تەنیا لەسەر گەیم پاسی Xbox و PC بەردەست بوو ئەسەرەتی PlayStation 4 و PlayStation 5 وەروە Nintendo Switch لە هەفتی 12 یاری 12 منت من یاریەکەم تقریبان بەس تەواو نەکردی ئەگەر زۆر بە هیوار داڵە و شتەکانم کردیتەوە بەڵام تەواو نەکردی لەبەرەوەی ئیشمە بوو ژیان زەواز لێ ناگەڕێ ئیش بکەیت مهم یاریشی زۆر خۆش بوون تام چێژم لێ وەرگرت بەڵام تۆزەک بۆڕینگە هەندێک شتی 12 منت یاریی خۆشە تاوە کۆستاگەرەتان کردی لە گەیم پاس بەرەستە کار دەکەم پڕ ئەنجامی بدەن و یاریشی ئیندیە دیڤلۆپەر لەلایەن ئەنە پورە ئینتراکتیڤ بڵاوکرێتەوە بەڵام یاریی ئیندیە کار دەکەم تاقیکەنەوە هەرچنە بەس داڵۆن دیکەن یاریەکە بەس 10 دقیقە بکەن اوكي 12 دقيقه بکەن خوش نای 12 دقیقه بیردۆزەیەکی نوێشێ لەسەر God of War Ragnarok کە لە ماڵپەڕی سکرین ڕات هەیە بۆ دیسکریپشن دادێنم بڕۆنە بۆ خۆتان ئەو کەسانی ئینگلیزیان باشە یاخود دانوی ئینگلیزی خۆیان باشتر بکەن لەسەر God of War تچی زۆر سەرنجاتی منەوە هەفتەیە خوێندمەوە تکا دەکەم بڕۆم بیخوێنەوە و لەوانەش بیردۆزەی ڕازی من پێم وایە ڕاز دەبی و زۆر نزیکە ڕاستی لەبەر لێک لە دیمەنەکان ئەگەر لە ترێلەر نوێیەکەی God of War Ragnarok ببینی جەماعەتی هێڵهایمیدن ئەو جەماعەتانە کەوا لە هێڵی هەنا مەسەڵەن ڕێگەی بایۆفراستەکەی لەسەر ئەوزانم ئەجلازم ئەو کام مەملەکەتە کە کریتۆسی تێدا بەڵام میهیم دێنە سەر زەوی دێنە سەر لەوانەیە یەک لەو شوێنانەیەکەوە کریتۆسی تێدا جگە لە هێڵهایمی جا لەو بیردۆزە نوێیەکە هاتێ دەڵێ مادەم لەبەرەوەی جەماعەتی هێڵهایمی خراپەکارەکانی هێڵهایمی سۆڵجەرەکان سەربازەکانی خۆیان دەنێرنە لای کریتۆسی کەواتە دایانەوەی کریتۆسی ڕابگرن ئەگەر ناکریتۆس دانێ شەڕ دەگەیەکێ لە خودا گەورەکانی ناو هێڵهایمی بکە کە بێگومان لەوانەیە ئەگەر فیلمەکانی مارڤڵ یاخود ثۆرت بینیوی دەزانیەشێ لە خودا گەورەکانی ناو هێڵهایمی هێڵایە یاخود بە هێڵ دەناسن یاخود هێڵا ئەو جەماعەتە سۆڵجەرانش کە دەینن دایانێری پێیان دەوچێ هێڵ وۆکر تقریبا وەکو واید وۆکەری ناو زنجیرەی گەیم ئۆف ترۆنسیە بەڵام لێرە پێیان دەوچێ هێڵ وۆکر کە لە نۆرد مەثۆلۆجی ئەو شتە بەڕاستی هەیە وەتە لەناو وان وەرگیرەیە لەوانەیە هێڵا یەکبی لە خراپەکارەکان و پەیوەندیشی بە چیرۆکی ڕاگنەڕۆکی هەیە لەبەرەوەی ئەگە فیلمی ثۆر ڕاگنەڕۆکت بینی بی دەزانی کەوا هێڵە پەیوەندی بە ڕاگنەڕۆکیە من سپۆیل ناکەم بەڵام ڕاگنەڕۆک کە کۆتایی دنیای نۆرز مەثۆلۆجیە لەسەر دەستی هێڵا و یەکێ لە خراپەکارە گەورەکان بەرپا دەبی ئەجا ئایا لەو یاریەی God of War Ragnarok چۆن تعامل لەگەڵ ئەو چیرۆکە دەکەن من نازانم بەڵام بە بڕای من ئەو بیردۆزە ئەگە بۆ خۆتان بڕۆم بیخوێننەوە زۆر سەرنجاتە شتێدا لەسەر میثۆلۆژی سپۆیلەر ناکەشتەکان تەنیا ینی چۆن دەڵێ چاوت دەکاتەوە لەسەر ئەوەی کەوا هێڵهایم چییە هێڵا چییە و ئەوانە بۆچی لێرن ڕاگنەڕۆک بمانایی چ دێ هۆکاری چییە کە ڕاگنەڕۆک ڕوودەدا شتی زۆر سەرنجاکێش و جوانی تێدا خەریک بۆش بشتێنم بەڵام تکا دەکەم بڕۆم بیخوێنن دیسکریپشن خوێندنەوە لە بۆ ئەنگۆ زۆر گرینگە بەڕاستی ئینگلیزیەکەشتان باش دەبین و ڕۆشنبیریش دەبینەوە حەق قسەکردنەوەی ڕۆشنبیر دەبینەوە
تا خلاص ڕۆشن بینیم خلاص دو هەفتەیە یەک تەنە هەواڵم پێشکەشکردن و تقریبا لەک نەخۆم 24 دقیقە قسە دەکەم نازانم مۆنتاژ دەبتە چەند بەڵام زۆر قسەم کرد معلوماتی زۆر خۆشمان گۆڕنیەوە بە ستایڵێکی زۆر سەرنجاکێش و خۆش و بەتام و ترش و خێ و ئەو شتانە تکا دەکەم دگمەی لایک سبسکرایب تکە لە بیر نەکەن بۆ پشگیریکردن لە ڤیدیۆکانم تا ڤیدیۆکی دیکە خۆشتانم دەوێت هەرێموتان. السلام عليكم ورحمة الله وبركاته.